هم ناوي والله تاسڵاو بە خێراتنی هەرەمووتان دەکەم بۆ بەشداریکردنتان لەم یادەمین لەم یادەی حەفتەمین ساڵیاتی تیرۆرکردن ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە. ئەگەر وتنی ڕاستیەکان مەترسیدار بێ ئەوە بێدەنگبوون خیانەتە. بۆیە ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆ کۆبینەتەوە بۆی دەنگی شەهید سۆرانی مامەحەمە بە زیندوی بێڵینەوە و بیگەێنین بە جیان لەبەرەوەی دەسەڵاتدارە گەندەڵەکانی کوردستان هەرزوو دەنگیان کوژاندەوە. سۆرانی مامەحەمە تەمەنی 23 ساڵ بوو، ڕۆژنامەنووس بوو، کەسێکی ڕاستگۆ و قارەمان و بوێر بوو، گەلێکی برایەکی گەلی کوردی کەرکووک بوو. شەهید سۆران ئەو ڕۆژەی شەهید کرا هیچ چەکێکی پێ نەبوو، تەنها چەکی ئەو قەڵەم بوو. بۆیە شەهید سۆران بە چاونەترسی خۆیەوە بە نووسین گەندەڵەکانی ئەوانی ئاشکرا دەکرد. ئاخری وتاری کە بڵاوی کرد بۆ ئاشکراکردنی گەندەڵی و تاوانەکانی دەسەڵات بوو. هەر بۆیە هۆکاری شەهیدکردنی 21 تەمموزی 2008 کوشتیان بە هیوایەوەی وتەکانی لەگەڵ خۆیان بنەنە ژێر گڵەوە، بەڵام ئەوان هەڵە بوون. ئەوە بۆیە ئەمڕۆ ئێمە لێرە بووینە پاش چەندین ساڵ یادی دەکەینەوە، شەڕ دەکەین بۆ دادپەروەری. خوێنی لە شەقامەکانی کەرکووک ڕژێندرا، بەڵام شوجاعێکی کرد لە دڵی هەموو ڕۆژنامەنووس و گەنجێکی کورد هێشتەوە. بۆیە ئەمڕۆ ئێمە لێرە کۆبینەتەوە تەنها بۆ ماتەمینی بۆ شەهید سۆران نییە، بەڵکو بۆیە لێرەین تا بیری ئەو دەسەڵاتە گەندەڵەی بخەینەوە. ڕاستە ئەوان ئەتوانن بمان کوژن، تیرۆرمان بکەن، شەهیدمان بکەن، بەڵام ناتوانن ڕاستی بکوژن. داد بۆ شەهید سۆران، داد بۆ گەلی کورد و کوردستان. زۆر سپاس. ئاوی خوای گەورە و میهرەبان، ئامادەبوانی بەڕێز چالاکوانان و ئەندامانی ڕێکخراوی کۆک سەرەتا بە خێراتنی هەموو لایەک دەکەین. ئەرکتان کێشا و ئامادەبووتان وەفایە بۆ ڕۆژنامەنووسی جوانەمەرگ و ئەو ئامانجەی لە پێناویدا شەهید کرا. بەڕێزان لای هەمووان ئاشکرایە ئەمڕۆ ساڵیادی شەهیدکردنی ڕۆژنامەنووسی جوانەمەرگ سۆرانی مامەحەمەیە. ئەو دەنگە زوڵاڵە خۆنەویستە لە ڕۆژی 21 حوتی ساڵی 2028 لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە کەرکووک شەهید کرا. گەرچی ئەو ڕووداوە کاردانەوەی گەورەی ناوخۆیی و تەنانەت دەرەوەیشی بە دوای خۆی داهێنا و ڕێکخراوە جیهانیەکانی تایبەت بە مافی ڕۆژنامەنووسان و مافی مرۆڤی هێنایە دەنگ، بەڵام تا ئێستاشی لەگەڵ بێت نە بکەرانی ئەو کارە تیرۆریستە سزادران، نە ئەو ئامانجە گشتێش هاتوونەتی کە خۆی لە ڕیفۆرمێکی ڕاستەقینەدا دەبینێتەوە. ئێمە لێرەوە لە ساڵیادی شەهیدکردنی ئەو قەڵەمە بنکۆڵکارەدا نەفرەت لەو ئەقلێتە دەکەین کە پیلانەکەیان داڕشت و بڕیاری شەهیدکردنیاندا. نەفرەت لەو ئەقلێتەی تا ئێستا بەکار و بەرکارە بۆ شەهیدکردنی ڕۆژنامەنووسان. نەفرەت لەو دەستانەی بەچەکەوە دەستدرێژی گولەیان لە سۆران کرد. نەفرەت لەو دەسەڵاتەی دەیەوێت ڕۆژنامەنووسان بێدەنگ و دەست بەسەر و شەهید بکەن. نەفرەت لەو دەستانەی لە هەر کاتێک زیاتر ئامادەتر و کاراترن بە تفەنگی دەستیانەوە بۆ ترساندن و سەرکوتکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان و نووسەران.
نەفرەت لەو ئەقڵیەتە حیزبی حکومڕانە بێت کە لە هەناویدا دایان تاوانبار و دەیان جەلاد و سەدان جاش و چەندین مستەشاری بەحسی داڵدەداوە و ڕێزی لێ دەگرێت و هەمیشەش ئامادە و لە کەمیندایە بۆ سەرکوتکردن و ئازاردانی ڕۆژنامەنووسان و دەرپەڕاندنیان لە زێدی خۆیان. شەهیدکردنی پۆلێک لە ڕۆژنامەنووسی وەک سۆرانی مامەحەمە، عەبدولستار تاهیر شەریف لە کەرکووک و سەردەش عوسمان لە هەولێر و کاوەگەرمیانی لە کەلار مانای هاوبەشی ئەقڵێتی حکومڕانەکەیانە و هەمیشە حیزبەکانی دەسەڵاتی کوردی لە خاڵی سەرکوتکاریدا یەکسان و هاوبەشن. شەهیدکردن، بێدەنگکردن، شاربەدەرکردن، سیناریۆ دروستکردن خاڵی زەقی هاوبەشیانە لە مێژووی ستەم و نادادی و دژایەتی میدیاکارانی دوور لە تەوژمی سیاسی حیزبیان. بەڕێزان ئێوە باش دەزانن شەهیدانی قەڵەم لە دژی ئەو تاوانانە دەیانووسی کە لە هەناوی حیزبەکان خۆیانەوە لە دایک بوون و دەسەڵات لەسەری گۆش کرابوون تا ئەو کاتەشی لە ژیاندا بوون سەربەزانە و ئازایانە دەیانووسی و بۆ ساتێکی شکۆڵیان نەدا لە وتنی قسەی حەق و ڕاستی. ڕاستیەک هەیە لێرەدا دەبێ ڕوون بێ لای هەمووان. ئەوانەی دەنووسن و قسەی حەق دەکەن پێویستە پێشبینی ئەوە بکەن کە ڕۆژێک بێت لەلایەن سمێڵ بابڕەکانی دەسەڵاتەوە خەڵتانی خوێن بکرێن و وەک پیشەی هەمیشەییش کەس نەزانێ بکوژان بۆ کوێ دەستنووچیان لێ دێت. بۆیە ئێمە وەک ڕێکخراوی داکۆک بڕیارمان داوە لەسەر هەمان ڕێزکە و ڕێگەی ڕۆژنامەنووسانی حەقبێژ بڕۆین و بۆ ساتێکیش لێیلا نەدەین. بڕواشمان وایە لە هەر شوێنێک کەسێکی کورزومان شەهید کرا یاخود ئازاردرا و شاربەدەر کرا، بەڵام هیچ کەسێک لەسەر ئەو کار و تاوانە نەگیرە، بێگومان ئەوە دەستی دەسەڵاتی لە پشتە و مێژووی ڕەشیان شاهدی ئەو قسەیە. هەر شاد بن. سەرەتا بەخێراتنی هەمووتان دەکەم لە هەفتەیەمین ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمەدە. لەو ڕۆژە ڕەشەدا نەفرەت دەکەم لەو ئەقڵەی بڕیاری تیرۆرکردنی دا و نەخشەی داڕشت، لەو ئەقڵێتەی تا ئێستا بەکارە بۆ تیرۆرکردنی ڕۆژنامەنووس و خاوەن ڕاجیاوازەکان و ئازادی خوازان. نەفرەت لەو دەستانەی بەچەکەوە دەستدرێژی گولەیان لە سۆران کرد. تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە و عەبدولستار تاهیر شەریف لە کەرکووک و سەردەش عوسمان لە هەولێر و کاوەگەرمیانی لە کەلار مانای هاوبەشی ئەقڵێتی حکومڕانە لە خاڵی سەرکوتکاریدا، هاوبەشیانە لە مێژووی ستەمکاری و تیرۆر. ئەو مافیا خۆمەڵیانەی کە گەنجان لە دهۆک بە زەبری شەق دەنێرێتە نێو زیندانەکان هەمویان هەڵقوڵاوی یەک قوتابخانەی حکومڕانین بە ناوی بارزانی و تاڵەبانی. هەر بۆیە سۆرانی مامەحەمە یەکەمین قوربانی ڕێگای ئازادی و یەکەمین شەهیدی قەڵەم بوو. با بکوژانی سۆرانی مامەحەمە باش بزانن ئەمە کۆتاییانە و پەلەقاژەی مەرگی خۆتانە و دواوەسیلەیە بەدەستانەوە. دەمەوێت هەموو ساڵێک لەم یادەتا بڵێم گەرچی لە ژێر خاک دایت، بەڵام کێلی قەبرەکەت لەسەری ئەوانە بەرزترە کە ناوی خۆیان ناوناوە دەسەڵات. ئێمەی ئازادی خواست لێخۆش نەبووین لە ڕشتنی خوێنی پاکی شەهیدانی ڕۆژنامەنووس و حەقبێژ و ڕەخنەگر و ئازادی خواست لە هەردوو بنەماڵەی بێکەرامەتی تیرۆریستی مەسرور و قوبات. سوپاستانەکەم دووبارە بەخێر بێن بۆ میادە پیرۆزە. زۆر سپاس. سڵاو لە ئازادی خوازان. ئێمە لێرەین بە بۆنەی هەفتەمی ساڵیادی سۆرانی مامەحەمە. ئەو کەسەی سڵی لە مەرگی خۆی نەکرد لە بەرامبەر نادادیەکان هەتا ئەوان کوشتیان. ئەو گەندەڵی و تۆڕە کۆمەڵایەتەکانی و تۆڕی تاوانکاری ئاشکرا کرد کە پەیوەندی بە کۆیلەکانی جوتبوونەماڵەیە بوو. هەڕەشیان لێکرد و دواتر لە بەردەم ماڵەکەیدا تیرۆریان کرد. کاتێکەوەی تیرۆری کرد بانگێش کرا دادگا کاروانێک ئۆتۆمبیلی چەکداری هێنا و دادگاش نەیتوانی سزای بدات. ئەمە دادپەروەری نیە، ئەمە دیکتاتۆریە کە لە ئاڵایەکی بەسەرەوەیە. سەرانی دەسەڵات ئەم خاکە وەک موڵکی تایبەتی خۆیان حکم لەسەر دەکەن. ڕۆژنامەنووس و چالاکوان و دەنگە دلێرەکان بێدەنگ دەکەن. ناڕەزاییان دەرفێن بکوژان دەپارێزن درۆ لەگەڵ گەلەکەیان دەکەن، لە کاتێکدا زیاتر ستەم دەکەن. ئێمە لێرە ناترسین، هەموو ڕۆژێک خەڵک زیاتر بە ئاگادێت. دەتوانن تەلەڤیزیۆن کۆنتڕۆڵ بکەن، دەتوانن دادگاکان بکڕن، بەڵام ناتوانن ڕاستی بۆ هەمیشە بکوژن.
مێژوو بەبییران دەێنێتەوە نەک وەک ڕابەر بەڵکو وەک تاوانکارێک لە دادپەروەری هەڵاتن و لە گەلی خۆیان ترسان دادپەروەری بۆ سۆرانی مامەحەمە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا سڵاوێکی گەرم لە سەرجەم ئەندامە بوێر و ئازاکان ئەەکەم و بەخێر بێن سەر چاومان هاتن ماندوو نەبن. ئێمە ئەمڕۆ بۆ ئەوە لێرە کۆبووینەتەوە بەداخەوە بۆ یادی عەفدەمی ساڵیادی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە کاکە عەما کە ڕۆژنامە نووسێکی بەتوانا و بوێر و جێگەی ئاماژەیە سۆرانی مامەحەمە تەنها لەسەر ئەوەی لە ساڵی 2008 بڵاوکراوەیەکی بابەتی ڕەخنەگری ئابروبەرانەی دەسەڵاتی کوردی شەهید کرا کە بەداخەوە دەسەڵاتی کوردی بۆتە مایەی شەرمەزاری بۆ گەلی کورد. زۆر سپاس. سڵاو لە هەموو لایەکتان. لەم چەند ڕۆژانەی ڕابردوودا بێشاهیدی بینینی شەهیدکردنی پیاوێک بووین کە خاوەنی ماڵ و منداڵە ئەویش شەهید حسین ڕەحمان بوو. هاتە سەر شەقام تا بە دەنگی بەرز بدات بەگوێی دەسەڵاتدا بڵێت ئێمە کارەبامان نییە، ئێمە موچەکەمان نەهاتووە، ئێمە قەرزداری دوکان و بازاڕین. بەڵام چەتەکانی حیزب و کاسەلێس و سمێڵ چەورەکان ورکتێرەکانی دەسەڵات بێڕەحمانە شەهیدیان کرد و ژنێکیان کۆست کەوتوو کرد و منداڵەکانیان بێباوک کرد. ئێمەی ئازادی خواز ئێمەی ناڕازی لەو دەسەڵات و ستەمە چۆن ژیان و کەرامەتمان لە ئەمانەتدایە ئەگەر لە بن دەست و بەردەستی ئەم دەسەڵاتە دوو حیزب و دیکتاتۆرەدا بووینایە. سیاسەتی برسیکردنی خەڵک بۆ ئەوەی ڕابێن لەگەڵ نەداری و فەقیری و زوڵمدا قێزەوترین سیاسەتە کە تەنها خوێن ڕێژ و دیکتاتۆرەکان جێبەجێ دەکەن. ئێمەش ئەم ئازادیە لە وڵاتەدا لەم وڵاتە هەمانە کردومانە بە بڵندگۆیەک تاک و دەنگی ناڕازی و دەنگی ئازادانەی خۆمان و هاو نیشتمانەکانمان بگەێنینە دەسەڵات و هەموو دنیا. سپاس بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ ئێمە وەک ئەندامان و چالاکوانان لە ڕێکخراوی داکۆک بەیادکردنەوەی هەڵساین بەیادکردنەوەی شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەمە کە لە ساڵی 2007 ساڵ لەمەوبەر لەسەر دەستی مافیاکانی پارتی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی نامرۆڤانە تیرۆر کرا. سۆرانی مامەحەمە لەسەر دەرخستنی ڕاستی و دزین و مەلەفی پیسەکانی جووت بنەماڵە تیرۆر کرا کە دەسەڵاتی تیرۆریستی جووت بنەماڵە هەر لە کۆنەوە تا ئێستایش هەر کەسێک ویستی بێتی ڕەخنەوە دەسەڵات و حکومڕانی و دزی و جەردەییان بگرێت بە شێوەیەکی زۆر درندانە و نائینسانانە کوشتیانە و لە ناویان بردووە. بەڵام خەیاڵیان خاوە ئەوان مۆمی سۆران و چەندانی وەک سۆران لە ناو دەبن نازانن بەدەیان و بە هەزاران سۆرانی تر دروست دەبێتەوە کە دەبن بە تیغ و دەچنە نێو چاوانیانەوە. کاتێک خەڵک پۆستی سۆسیال میدیا دەکات یان ڕەخنە دەگرێت لە هەوڵی تیرۆرکردن و کوشتنی دەدن نمونەی زیندوو وەک شوانگەردی. یاسا سەروەر نییە ئیتر وای لێ هاتووە خەڵک بەرگری لە مافی خۆی دەکات کە نمونەی زیندووە وەک ئەمڕۆ لە بەرچاومانایە وەک خۆشی ئەلەکی. زۆر سپاس بۆ ملایەک. من وەکو محەممەد میرداد تاڵێب ئەمڕۆ بە شانازەوە بەشداریم کردو لە خۆپیشاندان وەکو ئەندامێک دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆکەین بۆ ڕێخستنی ئەم خۆپیشاندانە و لێرەوە پەیامێکم هەیە بۆ یەکێتی و پارتی پێیان ئەڵێم لێرەوە کەوا سۆرانی مامەحەمە یەکێکە لە قوربانی ڕێگای ئازادی و کوشتن و ئازادی و ڕفاندنی ڕۆژنامە نووس و چالاکوان و ئازادی خوازان بەردەوامە لەلایەن دز و مافیەکانی یەکێتی و پارتی و حزبی شەعبیەوە. ئێمە ئازادی خواز بەردەوامە بین تاوەکو تاک بە تاکی مافیاکان و دزەکان یەکێتی و پارتی و حزبی شەعبی دادگای و سزای یاسایی دەدرێن. زۆر سپاس. ئێمە ئەمڕۆ و ئەندامان و چالاکوانی ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەتەوانێ بۆ یادی بۆ ساڵیادی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە کە لەلایەن چەتەکانی بەتایبەتی پارتیەوانێکە بە ئەمری مەسرور بارزانی شەهید کرا و ڕوڕەشی بۆ یەکەم بۆ مەسرور بارزانی و بۆ چەتەکانی کە بە قسەکانی بنەماڵی بارزانی هەستان بە تیرۆرکردنی سەر سۆرانی مامەحەمە و لە نازی لە باوەشی نازی دایکیان بێ بەشیان کرد و شەهیدیان کرد. کوشتن و ترساندن و ڕفاندن و هێرشی جەستەیی بۆ سەر چالاکوان و ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان بەردەوامە لەلایەن یەکێتی و پارتی و حەشدی شەعبیەوە بەداخەوە. یەک پەیامی کورد بۆ دز و مافیاکانی کوردستان و عێراق.
ئێمە ناوەستین تا ئەو کاتەی دز و مافیەکان دەدرێنە دادگا. ئازادی تاکە ئامانجی ئێمەی چالاکوانی سیاسیە دەستان خۆش بێت. سەرەتا بەناوی خوای گەورە و مهرەبان بە خێراتنی هەموو برادران و ئەندامانی ڕێکخراوی داکۆک دەکەم. من بەسام نامێک مستەفا وەکو ئەندام و چالاکەوان لە ڕێکخراوی داکۆک بە خێراتنی هەمولایەک دەکەم ئەمڕۆ کە 21 تەمموزی ساڵی 2025 کە 17 ساڵ بەر لە ئێستا ڕۆژنامەنووس سۆرانی مامەحەمە بەدەستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان شەهید کرا کە تەنها ئامانجی بەرگریکردن بوو لە مافە ڕەواکانی گەلی کورد و هەروەها ئاشکراکردنی گەندەڵی و ڕێکخراوەکانی سەر بە دەسەڵات بوو کە بێباکانە کەوتنە گیانی و بۆیە لە ڕۆژێکی وەکو ئەوڕۆدا شەهیدیان کرد و بەڵام ئێمە وەکو چالاکەوانان لە وڵاتی بەریتانیا کە هەرگیز لە مافەکانی خۆمان و هەروەها بەرگریکردن لە مافی خەڵکی کوردستان و هەروەها ڕۆژنامەنووسان و مامۆستایاندا ناکەین. زۆر ڕێژی باسان کوردستانیان هەڵوەشان ڕەش و تەماشان نەخۆشی بۆ کوردستان ملەتی تورکە هەستان پێتان چۆڵەکەن کوردستان ئاکیوێتێتی و گۆڕان کوردستانیان هەڵدەکات نەفرەتە خاینەکان ئایان لێت لە کوردستان وەرگێ و باڵەکایەتی یەکەمن بۆ ئاسایەتی نەفرەت لەسەر گرتەکان داشی تورک و وەردوکان